گۆمەسپیان ئەو مارە قیرساوی کە لە باوەشی ئەنقەرەوە بەرەو قەندیل دەخستێت. چۆن پارتی و تورکیا لە ڕێگەی گۆمەسپیانەوە دەیانەوێت گەماڕۆی قەندیل بدەن. ڕێگەی گۆمەسپیان ڕووپۆشێکی ساختی ئاوادانی بۆ ئامانجێکی استراتیژی گەورەتر بە هاوکاری میتی تورکیا. چنین میدیە تایبەت لە پاڵ بانگەشەی فەرمی بۆ خزمەتگوزاری و پەرەپێدانی ژێرخانی ئابووری کردنەوەی ڕێگای استراتیژی گۆمەسپیان لەلایەن مەسعود بارزانی نهێنیەک خۆی مەڵاستاوە. ئەویش گەماڕۆدانی قەندیلە لە ڕێگەی کردنەوەی ڕێگەیەکی استراتیژی بۆ ئەوەی بە خێرایی چەک ئۆتۆمۆبیلی سەربازی بگەێنرێتە قەندیل هەر کاتێک دۆخەکە لەبار بێت. نزیکەی 600 ئامێری میکانیکی لە یەک کاتدا کاریان تێدا کردووە بۆ ئەوەی بە زووترین کات تەواو بکرێت پێشەوەی ئیسرائیل دووبارە هێرش بکاتەوە سەر ئێران و دۆخەکە بچەقێتەوە بۆ ئەوەی ڕێگەی گەیشتن بە قەندیل لە هەولێرەوە ئاسانتر بێت. لە کاتێکدا یەکێتی بە خێراییکی سەڵکال لە ڕێگەی سلێمانی ڕانیە دەکات کە ساڵانێکی دوور و درێژە تاو نەکراوە. سەرڕای ئەوەی ڕانیە سەر بە سلێمانیە بەڵامکردنەوەی ڕێگەی گۆمەسپیان وا دەکات ڕانیە تەنیا بە فەرمی لەسەر سلێمانی بێت و لە ڕووی استراتیژیەوە زیاتر بە هەولێر گرێ بدرێتەوە بە تایبەتی لە کاتی گۆڕانی بارودۆخدا ئەگەری هەیە ئەم ناوچەیە ببێتە ناوچەیەکی سەربازی و هەبوونی ڕێگەی خێراوا دەکات پارتی زووتر دەستی بەسەر ڕانیە و قەندیل بگات تاوەکو یەکێتی. ئەگەرچی بیرۆکەی گەماڕۆدانی قەندیل تازە نییە بەڵکو بە پێی زانیاریەکانی چنین میدیا چەندین ئەمیری داعش لە ناو ڕیزەکانی میتی تورکیادا لە ناوچە شاخاریەکانی دوهۆکدا هەن. هاوینی ڕابردوو یەکێک لەو ئەمیرانە کە ماوەیەک لە پارێزگای دهۆک بوو لەلایەن ئەمریکاوە لە پارێزگای سەلاحەدین دەستگیر کرا بە هاوکاری هێزەکانی دژی تێرۆنی یەکێتی لە دابەزینێکی ئاسمانیدا. زینی وەرتە پێش گۆمەسپیان. بۆ تێگەیشتن لە ڕەهەندە شاراوەکانی ڕێگای گۆمەسپیان پێویستە بگەڕێنەوە بۆ گژیەکانی زینی وەرتێ لە ساڵی 2020. لەو کاتەدا پارتی دیموکراتی کوردستان بە بیانی ڕێگری لە هاتنی قاچاقچی و بەرگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هێزێکی سەربازی بەرچاوی لە ناوچەی استراتیژی زینی وەرتە جێگیر کرد کە ڕانیە و سۆران پێکەوە دەبەستێتەوە. ئەم هەنگاوە کاردانەوەی توندی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی لێکەوتەوە. بەرپرسان یەکێتی و میدیاکانی نزیک لەوان ڕایانگەیاند کە بیانی کۆرۆنا تەنها پەردەیەکە و ئامانجی ڕاستەقینەی پارتی جێبەجێکردنی نەخشەیەکی تورکیایە بۆ گەماڕۆدان و داگیرکردنی قەندیل. بەرژەوەندی تورکیا و هاوکێشە هەرێمیەکان. تورکیا ساڵانێکی درێژە بە دوای سنووردارکردن و لە ناوبردنی بنکەکانی پەکەکە لە قەندیلدایە. پاشکشانەوەی بەشێک لە هێزەکانی پەکەکە لە ناوچە سنووریەکانی تورکیا وەک هەنگاوێک بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی شاری تورکیا بۆ گەماڕۆدانی قەندیل لە ڕێگەی خاکی هەرێمی کوردستانەوە زیاتر بووە. بەستنەوەی هەولێر بەڕانیەوە لە ڕێگەیەکی ئاوا استراتیژیەوە کە بە خێراییەکی بێوێنە لە 34 ساڵی حکومڕانی هەرێمدا جێبەجێ کراوە بەشێکە لەم پلانە گەورەیە. ئەم ڕێگەیە نەک تەنها لە ڕووی لۆجستیەوە کاراسانی بۆ هەر ئۆپراسیۆنێکی سەربازی داهاتوو دەکات بەڵکو دەبێتە هۆی گۆڕینی هاوسەنگی هێز لەو ناوچەیەدا کە بە شێوەیەکی ڕانیە بە ناوچەی قەڵەمڕەوی یەکێتی دادەنرێت. پارتی و تورکیا دەیانەوێت قەندیل هێرشی زەمینی نەکاتە سەر ئێران. دوو مانگ پێش ئێستا چنین میدیا بڵاوی کردەوە کە هێرشی ئاسمانی ئەم جارە بۆ سەر ئێران تەنیا هێرشی ئاسمانی نابێت بەڵکو لە ڕێگەی زەمینیشەوە هێرش دەکرێتە سەر ئێران. شەڕی نێوان پاکستان و ئەفغانستان لە چەند هەفتەی ڕابردوودا پەیوەندی بەم بابەتەوە هەبوو. ئەمریکا پاکستانی بەکارهێنا دژی ئەفغانستان تاوەکو هاوکاری ئەمریکا بکات دژی ئێران لە هێرشی داهاتوو بۆ سەر ئێران. سەبارەت بە پرسی خورشید هەرکیش کە پارتی بەبەرتیلێکی گەورە خورشیدی کڕیوە لە کاتێکدا وەکو سەرکردەیەکی دیاری هەرکیەکان دەرکەوت بوو کە هەرکیەکان ڕۆڵی گەورەیان دەبێت لە گۆڕانکاریەکانی داهاتوودا. کڕینی خورشید هەرکی بۆ کوژاندنەوەی ئەگەری ڕاپەڕینی داهاتووی هەرکیەکان بوو لە کاتی سیناریۆی حوتەم کاوی سیناریۆ دەستێوەردانی سەربازی ئێرانە لە عێراق لە کاتی هێرشی دووبارەی ئیسرائیل بۆ سەر ئێران. لەو کاتەشدا تورکیاش دەستێوەردان دەکات بە هاوکاری پارتی هێزی تورکیا دێتە دهۆک و لەبێشەوە بۆ مووسڵ و کەرکووک. ئەوەی کە بەربەستی بەردەم هێزەکانی تورکیایە لەم سیناریۆیەدا لەناو کووردا هەرکیەکانن کە زۆرینەیان لە پارێزگای مووسڵ و دهۆکن. هەر بۆیە پارتی بە نرخێکی گەورە خورشید هەرکی کڕیوە. پارتی دەیەوێت بەکردنەوەی ڕێگەی گۆمەسپیان گەماڕۆی قەندیل بدات بە هاوکاری میتی تورکی بۆ ئەوەی لە کاتی لێدان لە ئێران هێزەکانی پژاک لە قەندیلەوە نەتوانن شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئازاد بکەن. لە کاتێکدا پارتی خۆی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی چەک کردووە لەسەر داوای تورکیا و ئێران.